أي مناڵینا بەپوولەی بێباڵینا هاتین مەحەوڵە هاتین خۆشی و مژدە و خەڵاتی ورن أي مناڵینا بەپوولەی بێباڵینا هاتین مەحەوڵە هاتین خۆشی و مژدە و خەڵاتی بچین بۆ قوتابخانە بۆ وەرگرتنی وانە هاتین بۆ قوتابخانە بۆ وەرگرتنی وانە بچین بۆ قوتابخانە بۆ وەرگرتنی وانە هاتین بۆ قوتابخانە بۆ وەرگرتنی وانە ورن ورن هاتین هاتین ورن ورن هاتین هاتین فصل کۆڵان یاریکەن خۆ لە خوێندن لاریکەن لە کۆڵان یاری ناکەین لە خوێندن لاری ناکەین فصل کۆڵان یاریکەن خۆ لە خوێندن لاریکەن لە کۆڵان یاری ناکەین لە خوێندن لاری ناکەین ئێوانەوەی دوا ڕۆژن هیوا و ئاوات و سۆزن ئێمانەوەی دوا ڕۆژین هیوا و ئاوات و سۆزین ئێوانەوەی دوا ڕۆژن هیوا و ئاوات و سۆزن ئێمانەوەی دوا ڕۆژین هیوا و ئاوات و سۆزین بۆ خزمەتی نیشتیمان هەموو هاتوونە مەیدان بۆ خزمەتی نیشتیمان هەموو هاتوونە مەیدان بۆ خزمەتی نیشتیمان